زۆنی سەوز کە لەژێر زۆرتر کاریگەری کۆماری ئیسلامی ئێرانە و زۆنی زەر لەجێ کاریگەری تورکیایە ئەمە حەقیقەتە و بێچێتیش پێی وایە براوەتەوە لەم هەڵبژارنانەیە ئەم جەنابی کاک باوڵ ڕایگەیان کە پرۆسەکە باش بەڕێوە چووە سەرکەوتوین و ئەم دەنگەکانیشی زیادی کردووە و هەم لە ئەدای کارەکەش ڕازیە ئیتر مەسەلەن ئەمە هینەکەیە مەسەلەن ڕقەمەکانە دیوە واقعیەکەیەتی کە یەکێتی لە 21ەوە بۆ بە 23 و دوو کۆتای بردووە وەکو کاکفرین باسی کردی 11 کۆتا کەم بۆتەوە ڕێژەی کورسیەکان لە 111 بێ پێکاتەکان بۆتەنەوە 5 و یەکێتی مەسەلەن پاکێجێکی هەیە کە بە شکلی ڕابردوو بەشداری حکوومەت ناکە و زۆر بابەت کە بچێتی نیشتیمانی کوردستان پێی وایە براوەیە ئەمە وەکو ڕقەم و خۆڕقام و لە بابەتێکی تریشا پێم وایە ئوستاز زانی ئەگەر قەرار بێ تەشخیصیەوە بکەین لەم منتقەیە چێ هەیمەنەی هەیە و چێ توانێت کاریگەری زۆرتری هەبێ و چێ نفوزی زۆرتر هەیە لە نێوان تەنان ئێران و تورکیا و ئێران نەک لە هەرێمی کوردستان نفوزی هەیە و هەژمون و هەیمەنەی هەیە و دەخالەت دەکا و دیزاینەکە تێکیەدا ئەوە لە عێراقیش هیچ وەزیرێک بەبێ پرسی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق داناندرێ ممکن نییە